سلاوتن لێ بیتن و ڕەمەزانتان پیرۆز بیتن. ئەوڕکە حەزم لێ تشتێکتان پێشاندم ئەوی شەوان دەتان بەکاربینن کرێمەکە هەموو شەوان لە خۆتان بەکاربینن و سپەینان وچی هەردەستن تقریبا 5 هاتە 10 ساڵ گەنجتر دیار بن. چمان پێویستە؟ یەکەمین پرتەخالێک، دوای پێویستمان بە شانەیە، ئێستا ئەمن لەگە پەنجەی خۆم تەماشەکەم تقریبا ئۆندا ئەوەی لێرەکەمەوە. دوایە پێویستمانیش بە جوجوبایە، ئەوە دەتانش ئەوش دەتان لە بازاری بکەن، هیچ مشکلینی، ئەو زۆر باشە، یارمەتی دەکاتن باکتێریە بکوژیتن، یارمەتی دەکات زبکەی بکوژیتن، ئەو چی زۆر باشە. ئێستا بەس بە ئاوەکە گەرم بیتن کیچەک. پێویستان بە پەڕۆکە چییە؟ دەکەنە ناوێ و شامەکەی تێرەکەن ئەوە بکەین دەکە ئەوە دەبی ئێستا سە بە سەبر بتاوێتەوە، حتا دەتاوێتەوە ئیشەکانی دەکەین. پێویستمان بەس بە پەلکەکەیە، پەلکەکە بە خۆی چەند ڕوونی تێدایە و ئەو ڕوونەش یارمەتیمان دەکاتن. کەوت ئێستاگە لێرە تەماشای بکەن، ئەوە تاوایتەوە زۆر باشە. ئێستا لە جۆجۆباکە ڕوونەکە پێویستمان یەک مڵاکی چایە، ئەوش هەتێ دەکەین، ئەوش بالەگەری باش بتاوێتەوە. ئێستا دەتانین دیسان یەک مڵاک هەنجوینیش ویا پێشوەخت تێ دەکەین. باش تێکەڵی دەکەین. و ئەوەش لەگەری تێکەڵ دەکەین. ئێستا دوای کەمەک دەبێ ڕاوەستین، فێنک دەبیتەوە. ئۆکێ، ئەوە دوای ئێستا کرێمەکەیە، ئەوە دەتانن هەموو شەوان لە پێش بڕۆم بنون، جوان دەدەم چای خۆتان بدەن، سپێنانیش وچی هەردەستن باش بشۆن و ئەو کرێمانای ڕۆژانە بەکاردەینن دەتانە سەری دوای بەکاربین. سڵاو ڕێزم هەیە.